لەناو هەموو میلەتێک چرایەک هەیە ڕووناکی بە هەموو کەس بدات، ئەو چرایەش مامۆستایە. بەڵێ بەڕێزان، ئێستاش داوا لە قوتابی نوور ئیحسان دەکەین گۆرانیەکمان بە ناوی ئێسکی چممان پێشکەش دەکات، با بفەرموێت بە چەپڵەکانتان. ئەسکە چمکە چاکوردانم کولی کە سۆرەی لاوانم ڕێحانە ڕێز و چەمەنم لاوەک و ئەس بەریڤانم ئەسکە چمکە چاکوردانم کولی کە سۆرەی لاوانم ڕێحانە ڕێز و چەمەنم لاوەک و ئەس بەریڤانم دەلالێت و خون شیرینی دڵوەکی لێ هەنگەبینی مشخۆر تا گاڤام بینی بێری ئەس بریندارم دەلالێت و خون شیرینی دڵوەکی لێ هەنگەبینی مشخۆر تا گاڤام بینی بێری ئەس بریندارم ئەستێرەی شەوی تارم سەر هەڵبێنە لەم دیارە لە دووری تا خونچی باخم بێخەندێ و لێو بەبارە ئەی ئەستێرەی شەوی تارم سەر هەڵبێنە لەم دیارە لە دووری تا خونچی باخم بێخەندێ و لێو بەبارە تاوێک وەرە وەکوو باران چۆن دەبارێ بەسەر گوڵا تاسەی کەیلم بەتۆ